طبعا حمو ئافرەتێک حەزیان لە زێرە. تۆش حەز لە زێرە؟ بەڵێ بەئەکیدی. چەند مسقال زێر هەدیە بۆت هاتبوو دڵت خۆش دەبوو؟ چەند زۆر باشتر با بڵێن لە 100 بۆ سەرەوە. لە 100 بۆ سەرەوە بە دیاری بۆ تۆ هاتبە دڵخۆش دەبوویت. بەڵێ نزیکی 6 بووکمان ئەو ڕۆبەڕێک کردووە و هەروەها بەبێ هیچ تەخیربوونێک جگەلەوەی کە بۆ خۆیان دڵیان خۆشە دێن لای ئێمە خۆیان دەڕازێنەوە ئێمەش وەکو ساڵۆنی دانیێلا حەزمان لێبوو خەڵاتێک پێشکەشی بووک و زاواجوانەکانمان بکەین. یەکی 2026 و ڕۆژێکی جیاوازە بە تایبەت بوو بووک و زاواکان. ئارێژگاکان لە هەولێری پایتەخت بەبەرناکەون. من لە یەکێک لە ئارێژگاکانی هەولێری پایتەختم. لێرە هەر بووک و زاوایەک سەردانی ئەم ئارێژگایە بکاتن خۆی بڕازانێتەوە ئەوە خەڵات دەکرێت. لەسەر ئەو بابەتە دەچمە لای یەکێک لە کارمەندەکانی ئەم ئارێژگایە و گفتوگۆ دەکەین. ڕۆژی خاگەبی تێرە سڵاوت لێ بێ و سپاس بۆ ئەو دەرفەتە. ڕێژەی ئەو بووک و زاوانەی کە ئەمڕۆ سەردانی ئێریان کردووە خۆیان ڕازاندوتەوە چەندن؟ طبعا ئێمە وەکو ساڵۆنی دانیێلا لە بەرواری یەکدا نزیکی 6 بووکمان ئەو ڕۆبەڕێک کردووە و هەروەها بەبێ هیچ تەخیربوونێک هەر هەموویمان ڕازاندوتەوە بە دڵخۆشیەکی زۆر بەڕێمان کردینە. نزیکەی 6 بووکمان هەبووە و لە دوای ئەویش نەفەری کەشمان هەبووە. طبعا ڕێکەوتەکە دیارەوە خۆی جوانە لەبەرەوە و لە دوای ئەویش طبعا لە بۆ پیاوان ڕێکەوتەکەی زۆر جوانە و لە بیریش ناکەوت شتێکی ئاسانە. کێشیان بۆ دروست نابێت کە بڵێ کەی هاوسەرگیری دە ئەوەندە دیارە وەکو کێشە نابێت زەختێکی زۆرمان لەسەر بوو الحەمدوللا هەمووشمان بەبێت تەخیر بوون بەڕێ کردیا وڵی جگەلەوەی کە بۆ خۆیان دڵیان خۆشە و دێن لای ئێمە خۆیان دەڕازێنەوە ئێمەش وەکو هەروەکو گوتم ساڵۆنی دانیێلا حەزمان لێبوو خەڵاتێک پێشکەشی بووک و زاواجوانەکانمان بکەین. ئەو گوزاوانەی کە دێنێرە چی دەڵێن قسەیان چییە لەسەر ئەم ڕێکەوتە؟ ینی ڕێکەوت ئەوەندە گرینگە کە جوانترین و خۆشترین ڕۆژی ژیان بخەیتە ناوی؟ بەڵێ تەبان گرینگە زۆر تۆش گرینگە؟ ئەکید من زۆر حەزم لە ڕێکەوتی دوازدەی بەڵێ الحەمدوللا زۆر باش بوو. هیوادارم هەموو ساڵە شەراوها باش بێ لە بۆ من و لە بۆ هەموو خەڵکێک. ینی حەز لێ ساڵی 2026 بە هەمان شێواز بێ؟ بەڵێ ئەکید تەبان هەموو ئافرەتێک حەزیان لە زێرە. تۆش حەز لە زێرە؟ بەڵێ بە ئەکیدی. چەند مسقال زێر هەدیە بۆت هاتبوو دڵت خۆش دەبوو؟ چەند زۆر باشتر با بڵێن لە 100 بۆ سەرەوە. لە 100 بۆ سەرەوە بە دیاری بۆ تۆ هاتبوو دڵخۆش دەبوویت؟ بەڵێ. چ پامێکت بۆ بووک و زاواکان هەیە لەم ڕۆژەدا؟ هیوادارم هەر هەمویان دڵخۆش و بەختەوەر بن و ساڵانێکی زۆر بە دڵخۆشی پێکەوە بەڕێکن بۆ مارە برین مشتری دیمان هەبووە لە بۆ حەفلە خۆیان جوان کردێ لەگەڵ بووک و زاواکان هاتینە تێرە. تەبعاً جگە لە تاریخ شتی تریش گرنگە لە یەک تێگەیشتن و لە هەموو گرنگتر خۆشویستنی یەکتری و بەدڵی خۆیان زاواج بکەن. طبعاً ئاواتەکان زۆرن بەس گەورەترین ئاواتم ئەوەیە هەموو کات کەسێکی زۆر سەرکەوتوو بووم لە ژیانم و ینی ڕۆژ بە ڕۆژ زیاتر سەرکەوتوو بوو. ئۆفەری باشترتان هەیە بۆ بووک و زاواکان لە ڕۆژانی داهاتوو؟ بەڵێ تەبعاً بە سوپرایزە. سوپرایزە نالێت. باشە زۆر سپاس بۆ دەرفەتەی کە سپاس لە بۆیەوەش. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیست بوون قسەکانی ئەم خاتوونەیە کە یەکێکە لە کارمەندەکانی ئەم ئارێژگایە کە باسیەوە دەکات کە یەک یاخود هەر ڕێکەوتێکی تری جوان کە هەبێ جا 6 12 یەکە ئەمە گرینگە بۆ ئەوەی کە خەڵک تێیدا جوانترین ڕۆژی خۆی کە مێژووی تێدا تۆمار بکە جا هاوسەرگیری تێدا ئەنجامدا یاخود هەر بابەتێکی تر کە لە ژیانی خۆتدا بێتە ڕێگاتەوە تێدا ئەنجام دەی. جا ئەوەی جیاوازە لەگەڵ شوێنەکانی تر ئەوەیە کە لەم ئارێژگای کە ئێستا منی لێ خەڵاتیش دانراوە بە ئەو بووک و زاوانەی کە دێنێرە ئەمڕۆ خەڵاتیش کراون کە زیاتر لە 6 بووک و زاوا و ئەو کەسانێک کە خۆیان دەڕازێنەوە سەردانی ئەم شوێنیان کردووە.